باس لە تیرۆری سەردەش عوسمان و فاکتەرەکانی تیرۆری سەردەش عوسمان و هەروەها ماکەکان لەبارەی تیرۆری سەردەش عوسمانەوە من پێم وایە کە خودی ئەو فیشەکانی کە نرابە ناو دەمی سەردەش عوسمانەوە ئەوە باڵاترین ئاستی تێگەشتنی ئەحزابی بزودنەوەی کوردایەتی بوو بۆ ئازادی ڕادربڕین، بۆ ئازادی نووسین، بۆ ئازادی چاپەمەنی و بڵاوکراوە. ئەگەر ئێمە سەرنج بین لە کتێبەکانی خۆیان لە نووسراوەکانی خۆیان تەنانەت ئێستا کەشتێکی زۆر باشە کتێب لەسەر یەکتری ئەنووسن و لەو ڕێگەیەوە چیان باز لە تاوان و جەنایەتەکان یەکتری ئەەکەن. تۆ سەیرەکەی ئەمانە لە شاخیشە تەنانەت ئەو کاتانی کە لە شاخ بوون لەوێ شەڵەسان بە کوشتنی خەڵکێکە نەیاریان بوو، خەڵکێکە لەسەریان شتیان ئەنووسی، کەسێک پێشمەرگەیەک چوزارم کادرێکی خۆیان شتێکی ئەنووسی لێرە لەوێ لەسەر ئەو محاسبە ئاکرا، تەنانەت خەڵکیان محاسبە کردووە لەسەرەوەی کە لەسەر دیواری گوندێک شتێکی نووسیوە عەلەیهی ئەم حیزبانی خۆیان، عەلەیهی سیاسەتی حیزبەکەیان. ئەمە کوشتنی سەردەش عوسمان، کوشتنی کاوەگەرمیانی، کوشتنی سۆرانی مامەحەمە، کوشتنی ئەم کەسانە باڵاترین ئاستی تێگەشتنی ئەحزابی کوردایەتیە بۆ دنیای سەحافە، بۆ ڕۆژنەمەوانی، ئەو پەڕی باوەڕبوونیانە بەو کایە.